بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاو و ڕێزمان بۆ خزمەتی هەموو لایەک بە تایبەتی بە خێراتنی بەڕێز دەکەین. خوای گەورە سەلامەتێکە دەستخۆشیمان هەیە بە تایبەتی بۆ کەناڵی پەیام کە هەمیشە خەمخۆرانە دڵسۆزانە لە خزمەتی گەل و خاکەکەمانایە. خوای گەورە سەلامەتان کە. وڵای من دیارە ئەم کارە بە کارێکی خزمەتی ئەزانین و بە کارێکی ئەوەی ئەزانین کە ئەرکێکی سەرشانمان بەرانبەر بە توێژێک لە توێژی هاوڵاتیانی شارەکەمان ئەنجام بدەین. ئامانجمان لە حەقیقەتە خزمەتکردنیانە و ڕەزامەندی خوای پەروەردگارە پێش هەموو شتێ و پاشانیش لە حەقیقەتە ئامانجمان ئەوەیە کە ئەم خۆشەویستانەی کە ئێمە لێرە پێیان ئەڵێین ئەندازیاریانی ژینگە کە بەڕاستی خزمەتێکی دڵسۆزانە و خزمەتێکی بەڕاستی ماندوانە ئەکەن لە شارەکەمانە، چونکە ئەگەر ئەم بەڕێزانە نەبن لەم شارانە هەموو شارەکان و بە تایبەتی شاری پێنجوێنی ئێمە یەک ڕۆژ ئەم بەڕێزانە داخلی ناو شار نەبن بە ئەرکەکەیان هەڵنەسن بەڕاستی شار وای لێدێ ئینسان لێی بێزارە بێ. کەواتە ئەم بەڕێزانە نەک ئەم نیوەڕۆخوانە بەڵکو شایستەی ئەوەن شتی زۆر جوانتر و شتی زۆر گەورەتریان بۆ بکرێ. بۆیە ئێمە لە ئامانجەکەمان تەنها ئامانجمان خزمەتکردنێکی کەمە بم بەڕێزانە و دڵخۆشکردنێکیانە بەوەی کە وا نەزانن ئەوان لە ناو ئەم شارە خەڵکێک نییە ئەوانی لەبیر بێ، بەڵکو ئێمە هەمومان ئەوانمان لەبیرە و سپاسیانەکەین بۆ ئەو خزمەتە جوانەی کە ئەیکەن. ئەوان زۆر شایستەی شتی گەورە و شتی جوان و شتی بەنرخن کە بۆیان بکرێ. بۆیە ئێمە وەک ئەنجومەنی پێنجوێنی کۆمەڵی دادگەری ئەمە بە شتێکی زۆر کەم ئەزانین کە لە خزمەتی ئەو بەڕێزانە بیکەین و وەکرد بێتمان. و ڕێژەیەم بەڕێزانیشە تەقریبەن لە نزیکەی 65 نەفرێک ئەلەو ناوابن. نا ئێمە بە گوێرەی توانای خۆمان ئەلحەمدولیلا ئێمە چەند جاری تر توانیومانە، سپاس بۆ خوای پەروەردگار و سپاس بۆ هاوکارانمان کە توانیومانە خزمەتی بەرچاویان پێ بکەین بەوەندەی کە توانی بێتمان. بۆیە نەخێر ئەمە ئاخر جار و ئەوەڵ جاریشمان نابێت، بەڵکو هەمیشە هەوڵەدەین بە هەر جۆرێک لە جۆرەکان بتوانین خزمەتیان بکەین بە تایبەتی ئەم توێژە بەڕێزە و تێگڕای توێژەکانی تر کە پێویستیان بە هاوکاری ئێمە بێ ئێمە لە خزمەتیان نابین. بەناوی خوا لە ڕاستیان کارێکە ئەنجومەنی کۆمەڵی دادگەری لە پێنجێن کرد بە کارێکیە ئێمە ئەینەخێنین لە کارێکی زۆر ئینسانیە و حتا هەمومان دەبێت جیاوازی لەم ئەندازیاران نژینکە پارێزانی پێنجوێن کەینەوە کە ئەمانە شارمان بۆ پاکردن سراگرین ئەمەش حەقا ئاور لە خوان و خانەوادایان بینەوە. ئەمە ڕاستان بۆ ئەمان خۆیان بەسەر کراونەتەوە بە ئومێدیەوەی لە قۆناغەکانی کە دیارەکمان پێبێ بە هەمومان کە هەم خۆیان هەم خانەوادەکانیان استفادەی دەکەن. لەبەرەوە ئەم کارانە ئەکرێ کارێکی گرنگە و کارێکی پڕبەرەکەتە کە حەقیقەتی ئەوەیە ئەمانە چەند خزمەت دەکرێن ێشتاکەم چونکە ئەمان بەڕاستی هەمویان ببێت جیاوازی لە سرما و گەرما خزمەتی شادی ئەماکەن. بەناوی خوای گەورەی میهرەبان ئێمە ئەمڕۆ لەم شوێنەدا لە خزمەت کۆمەڵێک لە میوانە ئازیزەکان و خزمەتکارەکانی شاری پێنجێن داین کەوا بەڕاستی شەو ڕۆژ لە خزمەتی ئەم نیشتیمانە و هەروە ژینگەی شارەکەیاندا ماندوو نەناسانە سەربازانێکی نەناسرا و دڵسۆز دەتوانم بڵێم ئەمانە مهندیس و ئەندازیاری ژینگە و پاکەکەرەوەی شارەکەمانن. جێگەی ئەوەیە کە بەڕاستی بە هەموو لایەکمان خزمەتیان بکەین بەدەمیان و بین خۆشەویستیان بۆ دەرببڕین و هەروەها چیمان پێ دەکرێت لە ڕووی مادی و معنەویەوە لە خزمەت ئەم بەڕێزانەدا بین، چونکە بەڕاستی ئەمانە خەڵکانێکن کەوا لەم شارەدا دەژین کۆمەڵێک چینی فەقیر و هەژارن دەوڵەمەند نین. ئەگەر ئەمانە نەبن بەڕاستی شارەکەمان وێرانە، شارەکەمان بێ نازە، شارەکەمان لە ڕاستیدا لەوانەیە بە شێوازێک بێ ژینگەکەی تێک بچێت. بۆیە لێرەوە من دەمەوێت دەستخۆشی بکەم لە ئەنجومەنی پێنجوێن کە سوپاس بۆ خوای پەروەردگار ئەنجومەنێکی چالاک، ئەنجومەنێکە لە هەموو بارێکدا دەیەوێت خزمەت بە هەموو چین و توێژەکانی شارەکەمان بکات. بۆیە سازکردن و ڕێکخستنی ئەمنی و ڕۆخوانە خوای گەورە پاداشیان باتەوانێ یەکێکە لە مەڵۆی خەرمانی خزمەتگوزاری ئەنجومەنی پێنجوێن بۆ
ئەم بەڕێزانە کە چەند جاری تریش هاوکاریان کراوە بە دەعوەت و هەروەها بە هاوکاریکردنی نەود لە زستاندا و هەروەها بە هەج ڕێگە و شێوازێکی تر بێت ئەمە لە ڕاستیە کەم تەرخەمیان نەکردووە. بۆیە ڕێخستنی ئەمنی و ڕۆخوانش یەکێکە لە بەرهەم و کار و چالاکی و خزمەتەکانی ئەنجومەنەکەمان لە بۆ ئەو خۆشەویستانەمان کە ئیمڕۆ لە خزمەتیان ناین. لە ڕاستیدا لە ڕوانگەی ئیسلامەوە ئێمەی مسلمان واجبی سەرشانمانە لەگەڵ براکانمانە لەگەڵ ئەوانەی کەوا خزمەتمان دەکەن ئێمەش لە خزمەتیان نابین. بەلای کەمەوە زەردەخەنە بخەینە سلێوەکانیان، بەلای کەمەوە نیوەڕۆخوانێک ئێوارەخوانێک نانێک بە دینارێک بە زیاتر ئێمە لە خزمەتیان نابین. چونکە ئاینی پیرۆزی ئیسلام خۆشەویستانم لە ڕاستیدا هەمیشە جەختی لەسەرەوە کردوێتەوانێ کە ئێمە ئەو براو کە سوکار و هاو نیشتیمانی و هاوڵاتیانی کەوا خزمەتمان دەکەن ئێمە چاومان لەوان بێت. یەکەم بە چاوی ڕێزەوە سەیریان کەین، دووهەم ئەگەر هاتوو لە ڕووی مادیەوە ئەمان بەڕاستی بارودۆخی مادیان وەکو پێویست نەبوو ئێمە دەست بکەین بە گیرفانی خۆماندا، ئێمە هاوکاریان بین، داوەتێکیان بۆ ڕێک بخەین و چاومان لێیان بێت بە بچووک و بەکەم سەیریان نەکەین. ئەوانە گەورن، ئەوانە خەڵکانێکی نمونن، ئەوانە بەڕاستی چۆن دەڵێ بە خەمەکانی شارەکەی ئێمەن. بۆیە لە هەموو کاتێکدا ئاینی پیرۆزی ئیسلام دینی خوای پرۆدگار جەخت لەسەر خزمەتکردنیان دەکاتەوە و ئێمە دەبێ وەکو برا وەکو خۆشەویست وەکو خەڵکێکی دڵسۆ سەیریان بکەین چونکە دوجار لەمەشە ئەجر و پاداشمان دەسەکەوێت. ئومێدەوارم کە خوای پرۆدگار یارمەتی ئەنجومەنەکەمان بدا بۆ کار و چالاکی زیاتر و بتوانین ئەم بەڕێزانەی کەوا ئەمڕۆ میوانن لەم ئەنجومەنەدا و هەروەها دەعوەتی ئێمەن بتوانین خزمەتی زیاتریان بکەین و بەڵێنیان پێدەدەین ئێمە هەمیشە پشت و پەنای ئەوان بین و هەروەها خزمەتی ئەوان بکەین و بە چاوی ڕێز و احترام و سەیریان بکەین.